لەگەڵ دکتۆرە خەولە پسپۆری نەشتەرگەری گشتی و شارەزا لە نەخۆشیەکانی مەمک و گرێ شەرپەنجەییەکان لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگای تەندروستیتان نیشان دەدەین. خوای میهرەبان لە قورئانی پیرۆزدا دەفەرموێت بەدەستی خۆتان مەخەنە ناو تیاچوون و مەترسیەوە. زۆرێک لە خانمان بۆ ئەوەی لە بەرەکەتی مانگی ڕەمەزان بێبەش نەبن پەنا دەبەنە بەر بەکارهێنانی حەبی دواخستنی سووڕی مانگانە. بەڵام ئایا دەزانن بەکارهێنانی ئەم هۆرمۆنانە بەبێ چاودێری پزیشکی ورد دەکرێت ببێتە هۆی چالاکردنی گرێ شاراوەکان و مەترسی شەربەجەی مەمک؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆزتان لێ دەکەم. ئیشاڵڵە خوای گەورە ڕۆژ و تاعەتی گشت موسڵمانان قبول دەکاتن. لەم تەوەرەدا پێم خۆش بوو باسی بابەتێک بکەم کە ئەویش بەکارهێنانی حەبی مەنع یان حەبی ڕێگری لە دوو جانبوون یان لە ڕاگررتنی سووڕی مانگانە کە خانمان بە شێوەیەکی بەربڵاو لە مانگی ڕەمەزاندا بەکاری دێنن بۆ ئەوەی بەردەوام بوون بە ڕۆژوەکانیان بدەن لە مانگی ڕەمەزاندا. خانمی بەڕێز، ئامۆژگاریم لەم بابەتەدا ئەوەیە ئەگەر بەکاریشتان هێنا پێویستە لەژێر ڕێنمایی پزیشکانی پسپۆڕی ئافرەتان و منداڵبووندا بوو، چونکە پێویستە تۆ بزانیت پێش بەکارهێنانی ئەو حەبا ئایا هیچ گرێک لە سینگت هەیە؟ نەخوازە لەوانەیە گرێکی شێرپەنجە هەبێ بێ ئەوەی تۆ بزانیت، چونکە زۆربەی گرێ شێرپەنجەیەکان نەخۆشان هەست پێ ناکەن یان هیچ جانێکیان نییە و بەکارهێنانی ئەو حەبەش وا دەکاتن نەخۆشەکەت بە شێوەیەکی بەربڵاو بە شێوەیەکی زووتر گەشە بکاتن. و خاڵی دووەم پێویستە بزانی تۆی بەڕێز هیچ نەخۆشیەکی خوێنمەینت هەیە، یان خاڵی سێم پێویستە بزانی هیچ نەخۆشیەکی جەرگ یان ڤایرۆس کەبەدیت هەیە کە ئەوانە ئەم سێ خاڵە زۆر گرنگە کە باسم کرد. پێویست ناکە خانمان ئەو حەبە بەکاربێنن ئەگەر هاتوو ئەو خاڵانیان هەبوو. و کاریگەری لە حەبی مەنع لەسەر سینجیان مەمچی ئافرەتان ئەوەیە خانمان تووشی هەڵئاوسانی یان ئەستوربوونی مەمچان دەبن بەهۆی کاریگەری هۆرمۆنی ئیسترۆجین یان پرۆجسترۆن کە ئەویش چەند جۆرێکمانێ حەبی مەنع، هەمانە تەنیا ئیسترۆجین، هەمانە بە شێوەیەکی تێکەڵە ئیسترۆجین و پرۆجسترۆن، هەمانە بەس پرۆجسترۆنن کە هەموو لەو بابەتانە دەبێتە هۆی کاریگەری لەسەر سینجی ئافرەتان ئەستوربوون و گەڕانەوەی ئاو لە سینجی ئافرەتەکەدا نەخۆش هەست بە ناڕەحەتێکی دەکاتن. خانمان هەست بە ئەستوربوون و ژان لە سینجان دەکەن، یان دەبێتە هۆی ئەوەی خەوپچڕانیان یان دڵتوندی یان سکێشە یان تێکچوونی باری دەنونی، ئەوانە هەموو دەگەڕێتەوە سەر بەکارهێنانی ئەو حەبە. لەوانەیە کاریگەری ئەو حەبە تا 2 لۆ 3 مانگ بمینێتن لەسەر سینجە و ئافرەتانە، یان تێکچوونی هەروەها دەبێتە هۆی تێکچوونی سووڕی ماگانیان پاشەوەی کە ئەو حەبەیان بەکارهێنایە. لەبەر ئەوە پێویستی بە 2-3 مانگەیە تا سووڕی ماگانات ڕێک دەبێتەوە و سینجی ئافرەتەکە باش دەبێتن. لە زانستی نوێی پزیشکیدا دەرکەوتووە ئەو خانمانەی کە حەبی مەنع بەکاردێنن بۆ ماوەی 5 لۆ 10 ساڵ ئەگەری توشبوونی شێرپەنجەیان زیاترە، شێرپەنجەی مەمچیان زیاترە لەو کەسانی کە بەکاری ناینن کە ڕێژەکەشی لە 120 لۆ 30 بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک.